بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی گرنگی ناوچە جێناکۆکەکان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بە گرنگیەوە یەکێتی لەوێ بەهێز بێ دەتوانێت چی بکە بۆ ناوچانە و بەهێزی یەکێتی لەوێ چی دەگەێنێ گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاگا ئێستا شێخ محەممەد کاندیدی ژمارە 15 لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان. کاگا ئێستا سڵاو لێبێ، سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان. پێم خۆشە خۆت ژمارەکەی خۆت بڵیتەوە، ئێمە دەتناسین بەس بۆ بینێرانەی ڕەنگە جەنابەت نەناسن، خۆت بناسیێنی وەکو کاندیدێک ژمارەکەی خۆشت بڵێ. زۆر سپاستانەکەم. ئێمە هەمیشە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان وەک چۆن لە ڕابردووە و لە ئێستا و لە داهاتووشە بە دڵنیاییەوە قوربانی دراوە، قوربانی داوە بۆ پاراستنی خاچی کەرکووک و ناوچە جێناکۆکەکان و بە دڵنیاییشەوە لە بە بەرنامەی نوێ و بە پلانێکی تۆکمە و ئەم یەکێتیە نوێی کە ئێستا هەیە پلانی نوێ و سەردەمیانی داناوە بۆ ئەوەی کە بە شێوازێکی دیموکراتیانەوە بتوانێت بە شێوازێک بەرنامە و پلانەکانی ڕێک بخە لەگەڵ داواکاری سەرجەمچین و توێژەکانە چ لە کەرکووک و چ لە ناوچە جێناوەکان بۆی بەهێزەوە لە بەغدا ئەو کارانە تەواو بکەین کە تا ئێستا نەتوانراوە تەواو بکرێ و دڵنیاش بن ئێمە هەموو کاتێک لە هەوڵی ئەوە داین کە بتوانین بە شێوازی سەردەمیانە خزمەت بە میلەتەکەمان بکەین و بە بێگومان گرنگی هەڵبژاردن لە ناوچە جێناکۆکەکان ئەوە بابەتێک کە پێویستە هەمومان هەڵوێستەی لەسەر بکەین. ئەگەر هەر کەسێک بیری لەوە کردبێتەوە کە دەنگ نادا لەو ناوچانە بە تایبەتی لە کەرکووک، ئەوە سوپاسی ئەەکەین دەستی ماچەکەم ئەگەر بتوانێت بیرێکی تر بکاتەوە بۆی کە بەرەو سندوقەکانی دەنگدان بڕات، چونکە زامنی هێشتنەوەی کوردستانی بوونی کەرکووکە و ئەمە ئەمانەتێکە دەبێ ئێمە بۆنەوەکانی داهاتوو لە سەردەمی خۆیدا پارێزە. بەڵێ با من ئەمە بکەم بە پرسیار وای دابنە من ئاوڵاتیەکەم بڕیارم نەداوە دەنگ بدەم یاخۆت وەکو دەڵێ دەنگی خۆم یەکلان نەکردوێتەوە، چۆن قەنەعاتم پێدەێنی کە دەنگ بدەم و دەنگ بە یەکێتی بدەم لە نێو یەکێتیشدا تۆ وەکو کاندیدێک دەنگ بەڕێزت بدەم؟ پێویستە لەگەڵ ئەو بیرکردنەوەی کە جەنابەت باست کرد ئەو پرسیارە، پێویستە بیر خەڵکانێک ئەو جەماوەری بە شەرەفی کەرکووک و ناوچە جێناکۆکەکان بیر لە ڕابردووی قوربانیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەنەوە، بیر لەو خزمەتانەی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەنەوە کە لە ڕابردوودا ئەنجامی داوە، بیر لەوە بکەنەوە کە هەموو کاتێک لە کاتە خۆشی و ناخۆشەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان جەماوەرەکەی خۆی میلەتەکەی خۆی بەبێ جیاوازی لە نێوان دەنگ و ڕەنگە جیاوازەکانە لە نێوان نەتەوەکانە بەجێی نەهێشتووە، ئەوەی کە ئەتوانێت داکۆکیچکەری سەرسەختی مافەکانی کەرکووک و کەرکووچەکان بێ، بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستانە چ لە عێراق چ لە هەرێمی کوردستان. سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بافڵ جەلال تاڵەبانی شەو ڕۆژی خستۆتە سەریەک دەڕوا لە بەغا داوای مافەکانی مافە شایستە دارایەکانی میلەتەکەی و هەرێمی کوردستانەکە. دەبێ بیر لەمانە بکەینەوە بۆ ئەوی بتوانین کە بەهێزێکی نوێەوە و بەهێزیەکی ترەوە بتوانین لە بەغا هەموو ئەو کارانی تریش تەواو بکەین کە تا ئێستا ئەنجام نەدراوە. چ لایەنێک چ لیستێک تا ئێستا توانیوێتی لە کەرکووک بتوانێت خزمەت بە میلەتەکەی بکە، بتوانێت لە خۆشی و ناخۆشیەکانە لەگەڵ یابێ، چێ توانیوێتی ئەمە بکە؟ بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستانە کە ئەم جارە بە لیستی 222 بەشدارە لە هەڵبژاردنەکانی خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. بۆیە بیرکردنەوە لە دەنگنەدان لە کەرکووک لە ناوچە جێناوەکان بە تایبەتی کەرکووک پێویستی بەوەیە کە جارێکی تر بیری لێ بکرێتەوە کە پێویستە دەنگ بدرێ، چونکە ئێمە هێشتا شەڕی نەتەوەیمان ماوە، بەڵام لە ڕابردووە دەیان قوربانیمان داوە. من سەری ڕێز و نەوازشدا ئەنوێنم بۆ سەرجەم
شەهیدانی کوردستان و کە سوکاریان بەڵام ئێستا ئێمە دەبێ ئەم شەڕە بە شێوازێکی مەدەنیانە لەسەر بە شێوازێک کە بە پاڵپشتی جەماوەرەکەمان کە بە هێزێکی زیاترەوە بمانێرێ لە بەغدا بۆی کە بتوانین لەوێ خزمەت بە بیلەتەکەمان بکەین و داکۆکیکارێکی سەرسەختی مافەڕەوەکانی میلەتەکەمان بین و حەزەکەم ئاماژە بەوەش دەم لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ پۆست و پلەیەک نەماوە ئەگەر بێت و خزمەتی خەڵکی پێ نەکرێ هیچ پۆست و پلەیەک نەماوە ئەگەر بێت و کادر و هەواڵەکانمان خزمەتکاری خەڵک نەبن ئێمە دەبێ ئاگداری ئەوە بین کە دەیان کادر و هەواڵمان هەیە کە لە ڕابردووە بەندە بە نزیکەی 15 ساڵ ڕابردوو من بە هاوکاری هەواڵەکانم و بە هاوکاری جەماوەرەکەم توانیمانە خزمەتکاری خەڵک بکەین و ئێستاژ یعنی دەبێ ئەوان قەرار بدەن کە ئایا چێ باشی کردووە چێ خراپی کردووە و چێ دەتوانێت لە ئێستا و لە داهاتووە خزمەت بکوە چێ دەتوانێت پارێزەری مافەڕەوەکانیان بێ و چێ دەتوانێت هەمیشە لە هەر ئاستێکی مەسئولیەتا بێ دەرگای لەسەر پشت بێ بۆ پێشوازی لە خەڵکو و لە هاونیشتیمانیان و لە جەماوەری خۆی کە ئەوەش هەواڵەکان و کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە بە دڵنیایەوە لە داهاتووشە بە هەمان جۆر هەڵس و کەوت دەکەن. باشە کاگا وێستا بەڕێزێت بەرپرسیارەتی حکومی دەبوو بەرپرسیارەتی حزبی دەبوو بەرپرسی مەڵبەند بووی ینی ئێستا بۆ خۆت کاندید کردووە بۆ بەغدا ئامانجی تۆ چییە کە دەتەوێت بچیتە بەغدا ینی تۆ دەرفەتی خزمەتکردن دەبوو هەم لە حکومەدەم لە حزبی ینی پێ دوایە بەچوونی تۆ بۆ بەغدا دەتوانی لەوێەوە چۆن خزمەت بکەی؟ دەتوانین ئێمە ئەو خزمەتانی لە ڕابردووە کردومانە کە زیاتر لە 15 ساڵە ینی دەبێ خەڵک ئێستا تەحەکوم بکات خەڵک دەبێ ئێستا هەڵسەنگاندن بکات بۆ ئەوەی کە ئایا ئاڤێستا چی کردووە دەتوانێت چیتر بکە و بۆیە لە بەغداش بە دڵنیاییەوە پێکەوە لەگەڵ هەواڵانمانە ئەو بەرنامەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان دایناوە پێکەوە دەتوانین هەنگاو بە هەنگاو جێبەجێ بکەین ئەمە کارێکە کە دەبێ ماندوو بین لەگەڵیا دەبێ بە جۆرێک کار بکەین کە هەموو بەرژەوەندی شخصەکان لادەینە لاوە تەنها بیر لە بەرژەوەندی میلەتەکەمان و جەماوەرەکەمان بکەینەوە تەنها بیر لە بەرژەوەندی شارەکەمان بکەینەوە کە ئێمە دەبێ لە خزمەتی تاک بە تاکی جەماوەری شارەکەمان نابین و لە بەغدا دەبێت چاومان لە هەموو ئەو پرۆژە یاسا و هەموو ئەو کارانە بێ کە بۆ ناوچە جێناکۆکەکان و بۆ هەرێمی کوردستان ئامادە ئەکرێ دەبێت بە وردی کاری لەسەر بکەین و دەبێت تیمێکی یەکگرتوو بین و من لێرەوە داوا ئەەکەم کە هەموو لایەنە کوردەکان لە ئێستاوە بڕیار بدەن کە لە بەغدا بە یەک دەنگ و بە یەک ڕنگ هەمووی تێبکۆشن بۆ جێبەجێکردن و بۆ ئامادەکردنی ئەو پرۆژە یاسایانی کە بەرژەوەندی میلەتەکەمان لە پێشینەی هەرە پێشەوەی پرۆژەکە دابێ. باشە کاگا وێستا زۆر جار دەوترێ ئەمە یەکێتی بەهێز بێ بەتایبەت لە ناوچە جێناکۆکەکان و یەکێتێکی بێ زامنی ئەوەیە کە بەدەزاتووە لە ناوچە جێناکۆکەکان و ئەوەشی بەدەست نهاتووە یەکێتی توانێت جێبەجێ بکە ینی ئەمن بۆ ڕوون بکەرەوە کە ئەگەر یەکێتی خانەخواسە لاواز بێ لەو ناوچانە یان دەنگی پێویستی نەبێ لەو جێگانە ئەوە چ مەترسیەک لەسەر ئەو ناوچانە دروست دەبێ. بێگومان بەهێزی یەکێتی نیشتیمانی کوردستان زامنی پاراستنی خاچی کەرکووک و خاچی ناوچە جێناکۆکەکانە و زامنی پاراستنی و زامنی هێشتنەوەی کوردستانی بوونی کەرکووکە ئەمەش بە مێژۆکەی و بەو هەوڵ و ماندووبوونانەی کە هەمیشە کراوە دراوە بۆ پاراستنی ئەو خاکە و بۆ پاراستنی مافەکانیان و هەر ئێمەین داوای تەبایی و برایەتیەکەین لە پێناو خۆشگوزەرانی کەرکووک و کەرکووچەکانە کە هەمیشە لە هەموو پرۆسە هەڵبژاردنەکان یەکێتی نیشتیمانی کوردستان
بە سنگێکی فراوان و بە دەستێکی کراوە بۆ برایەتی دەستی برایەتی درێژ کردووە بۆی کە بتوانین یەکدەنگ و یەکڕەنگ بین لە ناوچە جێناکۆکەکان چونکە هەر ناتەباییەک لە ناو لایەنە کوردیەکانە هەبێت لە ناوچە جێناکان بێگومان خەڵکانی شۆڤێنی هەوڵە دەن کە ئەو نێوانە زیاتر دوور بخەنەوە لە یەکتری و ئەمەش لە نەتیجەیە خەڵکی کەرکووک و ناوچە جێناوەکان زەرەرەکە و بۆیە بەهێزی یەکێتی زامنی سەرکەوتن و پاراستنی کەرکووک و ناوچە جێناکۆکەکانە و من دەتوانم ئەوە بڵێم کە هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە کادری بەتوانای ئامادە کردووە بۆی کە بتوانێت کار بکەن بۆ ئەوەی کە خزمەت بە کەرکووک و کەرکووچەکان بکەن و خزمەت بە میلەتەکەی خۆمان بکەین و خزمەت بە هەرێمی کوردستانیش بکەین ئەمەش بە دڵنیاییەوە بەس تەنها بەهێزێکی زۆر بەهێزی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستانەکرێ. باشە کاگا وێسایسە لە کەرکووک دەبینین کاروانی خزمەت گوزاری هەیە لێرە و لەوێ دەبیستینەوە و کە سەردانی کەرکووک دەکەین لە کەرکووکیەکان دەپرسین ینی جموجۆڵێکی باشی خزمەت گوزاری هەیە کادرێکی یەکێتی پارێزگاری کەرکووکە و بە پشتیوانی هەموو هەم یەکێتی وەکو حەزب و ڕێگەی پەیوەندەکانیشەوە لە بەغدا ینی ئەکرێ بە خەڵک بڵێن بۆ ئەم کاروانی ئاوادانیە بەردەوام بێ و زیاتر بێ ئەوە پێویست بەوە کە یەکێتی بەهێزتر بێ لە کەرکووک. ئێمە بەڵێنێکماندا لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بە پاڵپشتی خوا و بە پاڵپشتی جەماوەرەکەمان توانیمان بەڵێنەکەمان بەرینە سەر وەرگرتنەوەی ئیداری کەرکووک وەک ئاماژەشم پێدا یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ پلە و پۆستێکی نییە بۆ کادرێکی خۆی یا بۆ هەر کەسێک کە یەکێتی نیشتیمانی کوردستان پاڵپشتی بکە کە خزمەتکاری میلەتەکەی نەبێ و خزمەتکاری شارەکەی نەبێ بۆیە بە دڵنیاییەوە هەر ئەوەی لێ چاوەڕوانەکرێ و هەر ئەوە لە هەموو کادیرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان چاوەڕوانەکرێ کە بە جۆرێک پەروەردەکراون کە هەمیشە لە خزمەتی خزمەتکردنی جەماوەر و شارەکەی خۆیان دابن. باشە کاگا وێسا لە کۆتاییدا بە بینەرانمان بەو کەسانی کە تا ئێستا خۆیان یەکلان نەکردوێتەوە کە دەنگ بدەن و بەتایبەت لە ناوچە جێناکۆکەکان یان نێگەرانیان بێ دەنگ بدەن بە لیستی 222 و بەتایبەت کاندیدی ژمارە 15 بەڕێزێت چیان پێ دەڵێ؟ سپاس جەنابەت دوو جار ژمارەکەی بەندە دوت من بە شانازیەوە کاندیدی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستانم تەنها پیانەڵێم تکایە دوو جار بیر بکەرەوە بۆ ئەوەی کە دەنگدان لە کەرکووک و ناوچە جێناکۆکەکان دەنگدانێکی بەهێزەوە بەرەو سندوقەکانی دەنگدان بڕۆین و دوو جار بیر بکەرەوە ئەگەر بڕیارت داوە دەنگ نەدەی و بە دڵنیاییشەوە خەڵکانی کەرکووک و ناوچە جێناکۆکەکان لە مەترسی ئەو دوژمنکاریانەی کە هەمیشە بە خەریکی ئامادەکاری و پلانجێڕین بۆ کەرکووک لەو خەتەریاتە تێدەگەن بۆیە دڵنیام هەمویان بەرەو سندوقەکانی دەنگدانە ڕۆن و دەستیان ماچەکەم ئەگەر بە هەستێکی کوردانەوە دەنگ بدەن بە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڕێز کاگا وێستا شێخ محەممەد کاندیدی ژمارە 15 لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک بە هیوایەوەی لە بەغدا بتبینینەوە ئەنی بەدەر لەوەش هەر نەزام کادرێکی چالاک و لە پۆستی شابووی هەر بەدەم خەڵکەوە بووی بە هیوایەوەی لە بەغدا بتبینمەوە کاگا وێستا. زۆر سپاس کاگا وێستا شێخ محەممەد.